کردنەوە هێزە لە شنگال شتێک زۆر خراپە و هەر وەکو بڵێ وەکو بەرمی لە باڕووتێک وایە چەند شتێک هێزێکی دشت بەیەک و پێکەوە ناسازگار و پێکەوە بارگرش لە حاڵەتی دەرونیان ئەوەکو چەند بەرمی لە باڕووتێک وایە کە هەر پێویستی بەدەن کەش خارتەیەکێ و دواییژە من پێم وایە لەو شتانەدا خەڵکی شنگال یەزیدین هەر کەسێک لەو ناوچەیە هەیە ئەوان بەڕاستی دەبێ بە پلەی یەکەم گویان بۆ بگیرێ و دەبێ بڕیار بەدەست ئەوان بێ چی لێبێ چی لێ نەبێت چۆن ئیدارە بکرێ ئەگەرمە بڕوامان بۆ هەیە هەر شارە هی ئەو خەڵکی شارنشینەکانە و هەر دەڤەرە هی خەڵکی ئەو یەکە لەو دەڤەرن بەڕاستی دەبێت بە پلەی یەکەم گوێ بۆوان بگیرێ وەکو گوتم شنگالیش دەکەوێتە چ جغرافیەکەوە حقیقەت ئەو دەسەڵاتی کە لەوێ باڵا دەستە و دەسەڵاتی کە ئەو وڵاتە بەڕێوە دەبا دەبێ بە قسەی ئەوان بێ ینی بە قسەی ئەوان بێ چی لێبێ و چی لێ نەبێت و چۆن ئیدارە بدرێ یعنی لە چوارچێوە هەرێمی کوردستاندا ئێ باش دەبێ هەرێمی کوردستان بڕیاردا چێ لێوێ چێ لێ نەبێت جا بەڵێ نامەبەستم ئەوە نەبوو کە بڵێ وڵا خەڵکی شنگال بڵێ با پەکەکە خەڵکی شنگال دەی بڵێ خۆمان ئیدارەی وڵاتی خۆمان دەکەین پەکەکە بۆ لە سووریاوە بێ کاک بۆ لە قەندیل ینی پەکەکەی لەکوێ هاتووە تو بۆ خۆت مۆنی پێشمەرگەی نییە هێزیدەکان پێشمەرگیان نیە هێزی پێشمەرگیان نییە ئێ باشە بە هێزی پێشمەرگەی وە لە سنووری جغرافی هەرێمی کوردستانیشدایە حقیقەت لەگەڵۆشدا مناڵم کوردستان لە خەڵکی دیکەش قاچاغەوە مەمنوعە